لپرۆسی دموکراتیزیکردنی عێراق و ئاوەکردنی سیستمی نوێی دەوڵەتدا ئەرکی هەر کوردێکی بە شەرەف و ناموسە و دژایەتیکردنیشی واتای نیازخراپیە لێرەدا خەڵی سۆزەکانی پێویست بە پێویست بەرەنەوە کەم ژیان دەربژێنێ مرۆڤایەتی ئەوەی حەق نەکردبوو کە پێی دەکرا مرۆڤ دەبوایە مرۆڤایەتی خۆی بدۆزێتەوە کە ئەو کچێکی شڵاتی کوردستان دەرەکە و هەزوو دەسێتە دڵی خەڵکی ئەم پارچەی کوردستانەوە لە ساڵی 2000دا دەسێنین کۆبنەوەی بزاوی ژناندا دەبێتە ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبەرایەتی و پارتی ژنەکان ڕۆڵێکی مێژووی و گرنگی لە تێکۆشانە بینی و وەک ئەندامێکی دامەزرێتی بزاوی چارەسەری و پاشانیش یەکەمی کۆنگرەی پەتەرەکەدا وەک ئەندامێکی دەستە کارگەری مەکتەبی سێژ و پیرۆزی قەڵای دەمدەم ژانی دنێری سەرهەڵدانی دەرسی و حەفسەخان و قەدەمخێر و بە هەزاران ژنانی ناودار و بێناو کە لە شۆڕش و سەرهەڵدانی گەلەکەماندا